سڵاوتان لێبێ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا ئەم کاتەوە هەموو کاتێکی ژیانتان باش هیوادارین لە هەر کوێهان ساغ و سلامەت بن. ئەمڕۆ سێشەمە 11 پوشپەڕی ساڵی 1402 هەتاوی بەرابەر لەگەڵ 4 جولای 2023 زاینی لەگەڵ هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتان داین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی کوردستان، ئێران و جیهان. سەرەتا سەردێری گرینترین هەواڵەکان. یان لەدەستانی کرێکارێک بەهۆی نەبوونی ئیمنی شوێنی کار لە ورمێ، سەپاندنی سزای زیندان و شەلاق بەسەر هاشم ساعدی لە شاری سنا، دەست بەسەرکردنی دوو هاوڵاتی لە شارەکانی نەغەدە و سنا، ئازادی کەماڵ لوتفی لە زیندانی کامیەران، مەڵاوایی لە ژیانی هاوڕێیەکی دڵسۆزی کۆمەڵا لە شاری تاران، ناڕزایەتی کرێکارانی بنکەکانی CNG لە شاری شوش، لە سێدارەدانی ژنە بەندکراوێکی بەلوش لە زیندانی کرمان و بەڕێوەچوونی جەلسەی دادگایکردنی 3 ڕۆژنامەوان لە تاران. درێژەی هەواڵەکان گیان لە دەستانی کرێکارێک بەهۆی نەبوونی ئیمنی شوێنی کار لە ورمێ. ڕۆژی دووشەممە 12 مانگی پوشپەڕ کرێکارێکی بیناسازی خەڵکی پارێزگای ورمێ بە ناوی مۆبین ئەیسەم عەلیبانی بەهۆی بەربوونەوە لە بەرزایی گیانی لەدەستا. بە پێی راپۆرتەکان مۆبین ئەیسەم عەلیبانی خەڵکی گوندی بانی سەر بە ناوچەی تەرگەوەری ورمێ بووە و 4 ڕۆژ لەوە پێش لە کاتی کارکردن لەسەر باڵابەر بەهۆی نەبوونی ئیمنی کەوتوەتە خوارەوە و بە سەختی بریندار بووە. ناوبرا و پاشگواستنەوە بۆ نەخۆشخانە ڕۆژی دووشەمە بەهۆی قورسی برینەکانیەوە گیانی لەدەستا. سەپاندنی سزای زیندان و شەلاق بەسەر هاشم ساعدی لە شاری سنا. ڕۆژی دووشەمە 12 مانگی پوشپەڕ هاشم ساعدی باوکی سارینا ساعدی گیان بەخکردووی ڕێگای ئازادی لە شاری سنا لەلایەن دادگاوە بە تۆمەتی تێکدانی ئاسایشی گشتی بە 6 مانگ و نیو زیندان و 40 زەربە شەلاق مەحکوم کرا. ڕۆژی سێشەمە 30 جۆزەردانی 1402 هەتاوی هاشم ساعدی باوکی هەمیشە زیندوو سارینا ساعدی پاش 10 ڕۆژ بەندکران لە زیندانی بۆکان بە دانانی وەسیقە و بە شێوەی کاتی ئازاد کرا. ناوبراو ڕۆژی 19 جۆزەردانی ئەمساڵ هاوکار لەگەڵ کۆبوونەوەی بنەماڵەی دادخوازان لەسەر مەزاری دانیال پایبەندی لە شاری سەقز لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر کرا. دەست بەسەرکردنی دوو هاوڵاتی لە شارەکانی نەغەدە و سنا. ڕۆژی دووشەمە 12 مانگی پوشپەڕ دوو هاوڵاتی خەڵکی شارەکانی نەغەدە و سنا بە ناوەکانی ئاسۆ قەلەندەری و ڕەزا کاوە لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گوازراونەتەوە. بە پێی زانیاریەکان هێزەکانی ئیدارەی ئیسلاحاتی نەغەدە بەبێ بەڵگەی قەزایی هێرشیان کردوە سەر ماڵی ئاسۆ قەلەندەری و ناوبراویان بە بێڕێزی و ئازاردانەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گوەستوەتەوە. هەروەها هێزە ئەمنیەکانی شاری سنا ڕەزا کاوەیان لە شوێنی کارەکەی لە شرکەتی سەرزەمینی ئیرانیان لە بروالی کوردستان دەست بەسەر و هەندێک لە کەلوپە لە شەخصیەکانیان زەوت کردووە. جێگەی ئاماژەیە کە هیچ زانیاریەکی ورد سەبارەت بە هۆکاری بەندکران و شوێنی ڕاگیرانی ئەو دوو هاوڵاتیە لە بەردەستا نییە. ئازادی کەماڵ لوتفی لە زیندانی کامیەران. بەیانی ڕۆژی سێشەمە 11 پوشپەڕ کەماڵ لوتفی باوکی ڕەزا لوتفی یەکێک لە قوربانیانی شۆڕشی ژینە لە شاری دێولان کە لە زیندانی کامیەران بەندکرا بوو ئازاد کرا. کەماڵ لوتفی لە چەند ڕۆژی ڕابردوودا دوای تێکچوونی باری تەندروستی بۆ ماوەیەکی کورت ڕەوانەی نەخۆشخانەی کامیەران کرا و دووبارە گەڕێنرایەوە بۆ زیندانی ئەو شارە. ناوبراو لە ڕێکەوتی 28 گوڵانی ئەمساڵ لە ناڕەزایەتی بە دەستبەسەرکردنی نایاسایی و هەڵسوکەوتی هێزە ئەمنیەکان مانی لە خواردن گرت بوو. شایانی باساکە کەماڵ لوتفی ڕۆژی یەکشەمە 27 خاکەلێوەی ئەمساڵ لە یەکێک لە شەقامەکانی شاری دێولان لەلایەن تڵعاتی سوپای پاسدارانەوە دەست بەسەر کرا. مەڵاوایی لە ژیانی هاوڕێیەکی دڵسۆزی کۆمەڵا لە شاری تاران. بە پێی هەواڵی گەیشتوو ڕۆژی 12 پوشپەڕ کاگ ئەیوب بەیاز برای هاوڕێی گیان بەخکردووی ناو ڕیزەکانی کۆمەڵا بایزید بەیاز بەهۆی نەخۆشیەوە لە یەکێک لە نەخۆشخانەکانی شاری تاران مەڵاوایی لە ژیان کرد. هاوڕێ ئەیوب یەکێک لە دڵسۆزانی کۆمەڵا لە نەغەدە و ناوچەی شیمالی کوردستان بوو کە تا دواکاتەکانی ژیانی پشتیوان و دڵسۆزی ڕێبازی سووری کۆمەڵە و بزوتنەوەی سۆسیالیستی لە کوردستان و جێگای ڕێز و خۆشەویستی جەماوەری ناوچەکە بوو. برای خۆشەویستی کاگ ئەیوب هاوڕێ بایزید
ڕۆژی 25 گوڵانی ساڵی 1360 هەتاوی لەگەڵ 23 هاوڕێ دیکە بەهۆی بۆمبارانی شیمیایی مەقەڕەکانی کۆمەڵا لە دۆڵی بۆتێ لە ناوچەی بالەکایەتی لەلایەن دەوڵەتی فاشیستی بەحسەوە گیانی ئازیزی بەخت لەلایەن هەموو ڕیزەکانی کۆمەڵەوە پڕ بەدڵ سەرخۆشی خۆمان ئاراستەی بنەماڵەی ئازیز و خۆشەویستی کاک ئەیوبی بەیاز کە سوکار و خەڵکی ناوچەی نەغەدە و شمالی کوردستان دەکەین و خۆمان بە بەشداری خەمیان دەزانین. یادی ئازیزی هاوڕێ ئەیوبی خۆشەویست بۆ هەمیشە بەرز و بەڕێز بێت. ناڕزایەتی کرێکارانی بنکەکانی CNG لە شاری شوش. ڕۆژی دووشەمە 12 مانگی پوشبەر کرێکارانی دوو بنکەی CNG سەر بە شارەداری شوش لە ناڕزایەتی بە پێنەدانی حەقدەست و مەزایە کۆبوونەوە. بەپێی راپۆرتەکان دوو بنکەی گازی CNG بە ناوەکانی بوعەلی و سەلمانی فارسی لە شارستانی شوش سەرجەم 15 کرێکاریان هەیە و هەندێکیان لە خەزەڵوەری ساڵی ڕابردوو حەقدەستیان وەرنەگرتووە. بەوتەی کرێکاران بە دوای گۆڕینی پەیمانکار داخوازیە دواکەوتوەکانمان لە پەیمانکاری پێشوەخت پەرداخ نەکراوە و هیچ بەرپرسێکی شارەداریش وەڵامی ناڕزایەتیەکانمان ناداتەوە. لە سێدارەدانی ژنە بەندکراوێکی بەلوچ لە زیندانی کرمان ڕۆژی یەکشەمە 11 مانگی پوشبەر ژنە بەندکراوێکی بەلوچ بە ناوی ئەفسانە شەهیکی تەمەن 50 ساڵ لە زیندانی ناوەندی کرمان ئیعدام کرا. بەپێی راپۆرتەکان ئەفسانە شەهیکی دانیشتووی شاری بەم وە پێشتر بە تۆمەتی کوشتنی بە ئەنقەز دەست بەسەر و بە ئیعدام مەحکوم کرابوو. جێگەی ئاماژەیەکە لە بڕواری 9 گوڵانی ئەم ساڵەوە تا بە ئەمڕۆ بەلانی کەم 55 بەندکراوی بەلوچ لەوانە سێژن لە 14 زیندانی ئێران لە سێدارە دراوە. کوژران و برینداربوونی سێلاوی بەلوچ لەلایەن ڕژیمەوە لە ئیرانشار ڕۆژی دووشەمە 12 مانگی پوشبەر دوو هاوڵاتی بەلوچ بە ناوەکانی ڕەزا ناڕوویی و ڕەزا شێخوەیسی بە تەقەی هێزەکانی ڕژیم کوژران و هاوڵاتێکی دیکەش بە ناوی حوسێن بە سەختی بریندار بووە. بەپێی راپۆرتەکان هێزە لەباش شەخسیەکانی ڕژیم لە ئیرانشار لە پشتەوە تەقەیان لە ڕەزا ناڕوویی کردووە و ناوبراو دەست بەجێ گیانی لە دەستاوە. لە ڕووداوی دووهمدا هێزەکانی ڕژیم لە گەڕێکی پیرڕەزای ئیرانشار ڕاستەوخۆ تەقەیان لە دوو هاوڵاتی بەلوچ کردووە کە یەکێکیان بە ناوی ڕەزا شێخوەیسی گیانی لە دەستا و ئەوی دیکەیان بە ناوی حسەین بە سەختی بریندار و ڕاگوێزی نەخۆشخانەکراوە. دەست بەسەرکردنی دوو هاوڵاتی بەلوچ لە زاهیدان بەپێی راپۆرتی حالڤەش دوو هاوڵاتی بە ناوەکانی غەفور ڕێگی تەمەن 22 ساڵ و بیلال ڕێگی تەمەن 21 ساڵ ڕۆژی دووشەمە 12 پوشبەر لەلایەن تەڵعاتی سوپای پاسدارانەوە لە شاری زاهیدان دەست بەسەرکران. بەپێی زانیاریەکان غەفور و بیلال لە بێلواری کشاوەرزی زاهیدان بەبێ بەڵگەی قەزایی لەلایەن هێزەکانی ڕژیمەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گوازراونەتەوە. شانی باسا کە هیچ زانیاریەک سەبارەت بە هۆکاری بەندکران و شوێنی ڕاگیرانی ئەو دوولاوە لە بەردەستان نییە. بەڕێوەچوونی جەلسەی دادگایکردنی سێ ڕۆژنامەوان لە تاران ڕۆژی دووشەمە 12 مانگی پوشبەر جەلسەی دادگایکردنی سێ ڕۆژنامەوان بە ناوەکانی سەعیدە شەفیعی، نەسیم سوڵتانی بەیگی و مهرنوش زارعی هەنەزەکی لە دادگای ئینقلابی تاران بەڕێوەچوو. بەپێی راپۆرتی هێرانە جەلسەی بەدواداشون بۆ ئەو تۆمەتانەی خراوەتە پاڵ دۆسیەی ئەم سێ ڕۆژنامەوانە چەندین کاژمێری خایاند و زۆرتر سەبارەت بە حیجابی زۆرە ملێ و دژایەتی ئەو سێ چالاکە مەدەنیە لەگەڵ حیجابی ئیجباری گفتوگۆ کراوە. مهنوش زارعی هەنەزەکی و سەعیدە شەفیعی ڕۆژی یەکشەمە 2 ڕێبەندانی 1401 لە کاتی خۆپیشاندانە سەرانسەریەکان لە تاران دەست بەسەر و بۆ زیندانی ئێڤین ڕاگوێزران. هەروەها نەسیم سوڵتان بەیگی چالاکی مافەکانی ژنان لە مانگی بەفرانباری 1401 کاتێک بەنیاز بوو بۆ دەرەوەی وڵات سەفەر بکە لە فڕۆکەخانەی تاران دەست بەسەر و دواتر بە دانانی وەسیقا ئازاد کرابوو. و دوایین هەواڵمان سەبارەتە بە چوونە سەرەوەی گرژی و ئاڵۆزی نێوان فلستینیەکان و ئەرتشی ئیسرائیل. ڕۆژی دووشەمە 12 مانگی پوشبەر ئەرتشی ئیسرائیل لە هێرشەکانی بۆ سەر ئوردوگای جنین لە کەرانەی باختەری چۆمی ئۆردۆن بەردەوام و وە چەندین فلستینی بوونە قوربانی. بەپێی دوایین زانیاریەکان لە هێرشەکانی دوو ڕۆژی ڕابردوو ئەرتشی ئیسرائیل بۆ سەر ئوردوگای جنین لە کەرانەی باختەری چۆمی ئۆردۆن بەلانی کەم 9 فلستینی گیانیان لەدەستاوە و
25 کەسی دیکەیش بریندار بوون. بەرپرسانی نظامی و دەوڵەتی ئیسرائیل هۆکاری ئەو ئۆپراسیۆنیان بۆ بەرەنگاربوونەوەی تیرۆر گەڕاندووەتەوە و ڕایان گەیاندووە کە کۆماری ئیسلامی هاوکاری نظامی پێشکەش بە گروپە تۆند ئاژۆکانی فلستین دەکات. بەڵێ خۆشەویستان، هەواڵەکانتان پێشکەشکرا، کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.